عبد الله عزام باسي خويا قال نزيكي 25 ساڵ دیراسی عقیدەم کردو عقیدەم وتەوە لە جامیعەکانە لە دوایی چوون بۆ ئەفغانستان بۆ جیهاد لە یەکەم فیشەکە ڕام کرد کە مسلمانە چ کاتێ مسلمانی هەڵەبژێریڵێ مسلمانە بۆ جیهاد باش چ کاتێک کە بەم خۆناغانەیە ڕۆشتووە یەکەمینیان پەروەردەیەکی جوانی عقیدەیت کردووە لەسەر تەوحید و هیچ شیرکێتیان نەهێشتووە کە مشریک نابرێت بۆ جیهاد دەبرێت مشریک خۆی بە جیهاد کرێت وایە نه کابرا شیرکی هەیە خۆی بە جیهاد کرێت چێ بێ بۆ جیهاد وایە نه ئەنجابێ بیدعیتیان هەبێ مبتەدیعیش بە هەمان شێوە خۆی بە جیهاد کرێت خوارج مبتەدیع بوون شەڕیان لەگەڵ کرا وابوویان نه ئێتە بڵێ من خوارجە بم بۆ جیهاد چۆن شتی وابێ جا بڕۆ بۆ گروپەکانی تر کە لە خوارج بیسترن بیدعەکەیان گەشتووەتە کوفر وەکو قەدەری و جەهمی و جەبری و وەکو مرجئە و ئەمانی تر ئەمان نابێ بۆ جیهاد حاڵە باشە بێ ئەبێ پێش هەموو شتێک لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕ و جوان پەروەردەیەکی دایت مەسەڵ بۆیە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چەند ساڵ خەریکیەوە بوو لە مەکە بۆ شتەکانی تر هەرەی فەرمووی فاعفوا واصفحوا أعرض عن الجاهلين جارێ من ئیشمێ من عەقیدە ڕاستەکەمەوە پەروەردەیانەکەم لە ڕووی عەقیدەیەوە چونکە بەڕاستی جیهادیشی کێگرێ مشریک گومڕا سەر لێشەوە ئێگەر خۆی ئەوانی تیابێ نابێ ئەمە بەری بۆ جیهاد ئەمە بێ خۆ جیهادی کێ جارێ ئاوا جا بۆیە بەڕاستی ئەمە یەکەم خاڵە پەروەردەیەکی عەقەدی دووەم خاڵ پەروەردەی ئەخلاقی لە ڕووی ئەخلاقەوە پەروەردەیەکی فێری سەبری کەی فێری شکری کەی فێری ئەمانەی کەی چونکە کابرا ئەگەر فێری سەبر نەبوو بێ لە بچووکترین ئازار و ناڕەحەتیە لە دینەکەی وەرەگەڕێت نەک دەست لە جیهادەکەی هەڵەگرێ هەر لە دینەکەی وەرەگەڕێت وەکو ئێستا باسمان کرد هەرە گیرێ دوو قامچیە خوا سێڵە بەخوایەوە پیاوی چاگونێ مەغەڵب پەروەردە نەکراوە و نازانێت سەبر چییە نازانێت دان بە خۆ داگرتن چی باشە عەبدوڵڵا عەزام باسی خۆیە کاڵێ نزیکی 25 ساڵ دیراسی عەقیدەم کرد و عەقیدەم وتەوە لە جامیعەکانە لە دوایی چوون بۆ ئەفغانستان بۆ جیهاد لە یەکەم فیشەکە ڕام کرد لەبەرەوەی من ساحەی جیهادم نەدیبوو نەمەزانی پێویستی بەو سەبرە هەیە لەم دوایی وردە وردە خۆم فێری سەبر کرد ئەوە حەقیقەتە ئەبێ فێری سەبری کەی ئیگنا هەر هیچ نەبێ ئەگەر بەردەوامیش بێ لەوانەیە لە ئاخیرەوە کابرا خۆی بکوژێت کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمووی ئەوە لە ئاگرە فەرمێ سەبری نەگرت لەسەر برینەکانیشم شێرەکەی دانا و سنگی خستە سەر و خۆی دا بەسەریا خۆی کوشت پەروەردە کرێ ئیگنا بەڕاستیەوە کارەساتی لێکەوێتەوە دوای ئەگەر بێت و پەروەردە نەکرێت لە ڕووی ئەخلاق و سلوکیەوە بەهێز نەکرێت خاڵی دواوە بێ پەروەردەی تەعەبودی کەی پێش هەموو شتە عیبادەتەکانی مەزبوط کە کابرا نوێژی بەیانی نەکردەوە بە هەموو تەمەنی بە جەماعەت یعنی جیهادی چی و شتی چی جاری ومە نوێژێکی بە جەماعەت نەکردەوە بەڕاستی تۆ لەناو جیهادی شان نوێژەکانی بە جەماعەتی ئاەت دابەزیوە بۆ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم باسێک کە فەرمووە إذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة إن خفتم أن يفتنكم الذين كفروا ود الذين كفروا تاكو آياتك إن الكافرين كانوا لكم عدوا مبينا وإذا كنت فيهم فأقمت لهم الصلاة فلتقم طائفة منهم فليصلوا معك وليأخذوا أسلحتهم فإذا سجدوا فليكونوا من ورائكم وتأتي طائفة أخرى لم يصلوا فليصلوا معك وليأخذوا حذرهم وأسلحتهم ود الذين كفروا لو تغفلون عن أسلحتكم وأمتعتكم فيميلون عليكم ميلة واحدة هاتكاني سورة النساء كباسي نويجي ناو ساحي جهادك أما نويجي جاري لناو جيغاها بيانا كريه يسأل ساحي جهادات شون بيك يا من نازع ما كابرا شركيتيا بدعيتيا انجا كابرا هيج اخلاقي اسلامي هيش ابجواني لاخويا برجستانه كردو انجا كابرا عبادتي شينيه من بوشوي بري جهادي شي نازع يعني جهاد بمعنى اكره دين بمعنى سر اخره براسي بمعنى سر اخره بابا انا جهاد اكره بو شخصا سيم جوري پروردي چی بو پروردي كي لروي عبادته چوارم جو لروي زهده ابي فيري كي كدنيا گرنيه او نبو دنيا خو مندومك او نبو دنيا هول ما او نبو دنيا هلقمك بقيامه هلقك يعني بوهم جمعيه بل تؤثرون الحياه الدنيا والاخره خير وابقى امام بو تقريبا ريتو سوره اعلاها مجمعيه بو پروردي نكي دنيا بيش خي بس قيامتها چونك براسي جهاد بكسي ناكله كدنيا بيش خستو بس قيامتها بهيج شيء جهادي كان اكريو كزاني دنيا كي لدسها هكا باش كذا بيتو باش تخلقها هرقة الدنيا فرز به كبد بوجهات ويقالوا قازت زين هر وش لا ما قاعد زين ونازان تراكتور زين ودراسة زين وش ثاني
شەڕی پێ ناگرێت شەڕ ناکات باشە ئەبێ پەروەردەیکەی ئەمە تەماع نەکاتە دنیای خەڵک ئەنجا دەست درێژی بۆ سەر ئافرەتەکانیان و بۆچی و بۆ بابەتان هەر بۆشی لای ئەوە ئەبێت تیگەێنی کاکە تۆ جوندی الله جل جلاله لە قورئانە بە جوندی خۆی ناوتەبە وئین جوندنا لهم الغالبون معقول نییە تۆ بۆ دنیا ئیش بکەی نابێ بۆیە ئەبێ ئەم چوار شتە ڕۆ بچێنی بەناخی ئەو تاکە ئەنجا سیقەی پێ بکەی کە ئەمە مجاهیدە و بە کەڵکی جیهادیە ئەنجا سەر قاعیدەکە خۆیوانی تیە باواز لە جوندیەکان دێنە قاعیدەکە خۆیوانی تیە ئەیبینی تیە نەوە نایبینی تیە ئیتر دوای کێکەوی کاکە بۆ کێ خۆ بکوشتی يعني براسي مصلح نبي أقدار بهم روح الله جل جلاله بيداوي من نفسه يجعل حتى خساري ما كان في روي مدد بالجي خويا بالله بابوش يوازب رواك الله جل جلاله بي رازيه بالا بيناوي أوابه هل نخلط إلى بيناوي دزقا استخباراتي كانوا أمو أوابه